بۆ ئەمڕۆ هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە کە لە خەڵکمان پرسیوە ئایا ئەو مامۆستایە چێیە کە تاوەکو ئێستا لەبیرت ماوە و خۆشت دەوێت. فەرموو بابیبینین. سەرەتا بەخێرهاتنتان دەکەم. خۆمەکو مامۆستایەکیش مامۆستا بوویمە 42 ساڵ. من ئێستاش لەبیر ناکەم مامۆستایەکمانە بوو لە سەرەتایی ناوی مامۆستای یونس بوو خودا ئەفریقا کە داهاتە مەکتەبێ بەڕاستی ئەمە فێرە چەند شتێک بووین هەتا ئێستا لە ژیانمانکەوە تەمەنم بۆ 70 ساڵ دەڕوا هەر بە چاولێکردنی ئەو مامۆستا یەکەم مامۆستایەکی زۆر زیرەک بوو، دووەم مامۆستایەکی زۆر بە هیندام بوو، هیندامی زۆر جوانە بوو، جلوبەرجی زۆر جوان بوو، سێ ڕووخۆش و پێپێکەنین بوو، دایمە لەگە قوتابی خۆی بە ڕووخۆشی ئەوەی هەبوو دەگەیاندێ. ڕۆژێک نەماندین ئەو کابرایە یان ئەو مامۆستای بەگەژی بێتە لامان یان لە قوتابێت چی بداتن چۆ زمانی لێدا نەبوو، بەڵام ئەوە نا و هەموو تەڵەبەکانی یەک بەخۆم کە بوو بە مامۆستاش لە مێژوو هەتا ئێستا لە جوگرافیای باشترین ئێستا لێم بپرسی باشترین دەوڵەت لە عالەم عاسمەی چێندەرەیە هەمووی زمانی ئەوەیە کە پێش 56 ساڵ پێش ئێستا ئەو مامۆستای ئەمەی فێر دەکردێک بۆ بڕۆ مگەڕێن لە کوتوبی خارجی بزان مواقعی دەوڵەتەکان چێندەرەیە، عاسمەکانیان چێندەرەیە، اقتصادیان چییە، لەو ڕۆژی فێر بووین کە ئەوجە بەڕاستیە من مامۆستا یونس لە دنیا و لە قیامەتێش دەفکری ناکەم. وەڵای هەموو مامۆستایەکان باش بوون، هەر هەمویان ڕێز و تەقدیریان لە لای من هەبوو، بەڵام بە تایبەتی مامۆستا عەبدولخالق ئەلادین کە باسی دەکرا پێشی من زیری پێشی من بوو، بەڵام ئەو خەڵکی هەموو فێرە کورداتی کرد، فێرە نیشتمان پەروەری کرد، لەبەر ئەو کابرا ڕێز و تەقدیرێکی زۆری هەیە لە لای من. من ئیبراهیم محمود کەریم مامۆستای خانەنشین ساڵی 1957 چوومە قوتابخانە. لە دەیەکەمان قوتابخانە نەبوو، چوومە دوی گیرعەزەبان. ئەو چاوپێکەوتنش لۆیە لەگەر دەکەم تەنها لۆ ئەوەی سوپاسی یەکەم مامۆستا بکەم کە مامۆستایەکی یەکجار لە عێراق بوو، مامۆستا سابر ئەحمەد ساڵح. تەبعەن ئەو کاتە بینایەکی گەورەی هەبوو مەکتەبەکە، 4 پۆلیشی هەبوو. ئەو مامۆستایە بەتەنها قوتابیشی زۆر بوو، بەتەنها ئەو 4 پۆلەی بەڕێوە دەبرد، زۆر بەڕێک و پێشی زۆر بە جوانی قوتابیەکانی پێدەگەیان. بڕواتە بێ ئەو وەختە قوتابیەکانی لەسەر پۆلی یەکەم و دووەم گەلێک لە دەرچووی ناوەندی ئێستا بە تواناتر بوون لە نووسین، لە خوێندنەوە، لە قسەکردن، لە هەموو شتێک. هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ، ئەم خۆم بە قەزاری دەزانم.